دکتۆر سامان سۆرانی شێوەرمەندێک کاروبارên سیاسی و دیبلۆماسی لە فەرمانگا پەیوەندیên derve حکوومەتە هەرێما کوردستانی لە ستودیۆ میوانê min e. دکتۆر بەخێر بێ. زۆر بەڕێزی زۆر سپاس. زۆر سپاس. هەڵبەتە مێ ساوێ جاری جیاواز بوو بۆچی جیاواز بوو ji ber ku yekêm car Cenab-ı Serok Barzanî tê da berhev bû. Serokî bi Kurd û Puxtî ronahî xiste ser hem rewşa henûkê Herêma Kurdistanê û Iraqê û navçeyê. Kewata berhevbûna serokî û peyvên serokî û xwandina pişvan peyvangel û pêwîsta raya giştî çatê bigehît. سەرەتا ئەوەی کە گرنگ بوو لە ئەو کۆڕبەندەی کە ئەنجام درا لە دهۆک لەلایەن نزانکۆیی ئەمریکی بڵێن مای شانازیە بۆ هەرێمی کوردستان کە بەو شێوەیە بەڕێکوپێکی ئەنجام درا و بەسەرپەرشتی جەنابی مەسرۆر بارزانی ئەو بابەتە هاتۆتە کایەوە و ئەم پرۆگرامانش بەو شێوەیە کە ئامادەکراون دەستخۆشییان لێ دەکەین چکە ئەوە وا دەکات کە بڵێن هەرێمی کوردستان قۆناغێکی زۆر گەورەی بەرەو پێشەوە بردووە لە ڕووی ئەکادمی لە ڕووی دیبلۆماسی و لە هەمان کاتیشە لە ڕووی کۆکردنەوەی ئەم هەموو دامەزراوە هزریانە بۆ ئەوەی کە بتوانن دیبیت لەسەر کۆمەڵێک پرسی سەرەکی بکەن. ئەوەی کە جیاواز بوو لەگەڵ با بڵێن بەرنامەکانی ساڵانی پێشوو ئەوەیە کە جەنابی سەرۆک حزوری هەبوو و پەیامێکی زۆر بەهێزی پێشکەش کرد و لە ناو پەیامەکەیە کۆمەڵێک وەکو خاڵی سەرەکی چ پەیوەندی هەبێت بە ناوخۆی عێراقەوە چ پەیوەندی هەبێت بە هەرێمی کوردستانەوە بەوەی کە چۆن لە ئایندەیە کورد دەبێت ڕەچاو بکرێت لە ناو هاوچێشەکانی ناوچەکە خستە ڕووە لە هەمان کاتیشا جەختی لە هەندێک گرفت کرد کە دەبێت چارەسەر بکرێن یەکێک لەوانە کە مادە هۆشبەرەکانە کە دەبێت وەکو بابەتێک کە کەمتر نییە لە تێرۆر دەبێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە و ئەمە کارێکی کۆمەڵگەی و کۆمەڵگەی نێودەوڵەتیشی پێویستە بۆ بەرەنگاربوونەوەی بەڵام ئەوەی کە خاڵی گرنگە و چەختی فۆکوسی خستە سەری ئەوەیە کە هەڵبژاردنێکی مێژوویی لە ناوچەیە کە پڕ ئاش و بوونا سەقامگیریە ئەنجام دراوە دەرەنجامەکانشی بە شێوەیەکی ڕێکوپێک هاتەکایەوە و لە هەمان کاتیشە کۆمەڵگەی کوردستانی کە بە ڕێژەی 72% بەشداری لە هەڵبژاردن کرد نیشانی ئەوە دەدا کە ئێمە بەرەو مۆدێرنیتە بەرەو وەکو چۆنەڵێت دامەزراوەیی و گەڕانەوەی شەرعیەت بۆ پەرلەمانی کوردستان بە هەند دەزانین بەدەر لەوەش ئەوەی کە جەنابی سەرۆک ئاماژەی پێی کرد کە ئەمڕۆ هاوچێشەکان شێوەیەکی تریان لە خۆ گرتووە کە بۆ نمونە لە 100 ساڵی ڕابردوو کە هەوڵ دراوە هەژمونی دەرەکی بەسەر ئێمەیە بسەپێنرێت ئێمە دوور بخرێنەوە لە نەریت و لە عورف و ئاینی خۆمان و لە هەمان کاتیشە ئێمە بەرگریمان کردووە لە مافەکانە نە ئەوان توانیویانە سەرکەوتوو بن و ڕێگریش کراوە لەوەی کە ئێمە بە مافەکانی خۆمان بگەین هاوچێشانە پێویستە لە ڕێگەی دیالۆگ و کارکردن لەسەرەوەی کە پێکەوەییەک هەبێ و ئیجماعێک هەبێت لەوەی کە گەلان مافی خۆیان هەبێت کە وەکو چۆنەڵێت بریاری چارەنووسی خۆیان بدەن. بەڵێ جەنابی سەرۆک دکتۆر باسی پرسێکی گرنگ کرد باسی دووزینەتەوەی کورد کرد لە ناوچەکە باسی دەرئەنجامی شەڕی یەکەمی جیهان کرد باسی دیزاینکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو دابەشکاریە جوگرافیەکی کە هەیە کە نەتەوەی کورد زەراری کرد بێ بەش بوو لە هەمان کاتدا لایەنەکانی تریش لاوانە دیزاینەکە بدڵیە نەبێت لەبەرەوە ئەوانیش نەیانتوانی نەتەوەی کورد بسەرنەوە نەتەوەی کوردیش نەیتوانی واقعاکە بگۆڕێ کەواتە لە چارچەوەی ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانە باسی سەر لە نوێ دیزاینکردنی ڕۆژهەڵات دەکرێت گۆڕانکاری جوگرافی دەکرێت گۆڕانکاری لە سیستەمی بەڕێوەبردننی ناوچەکە دەکرێت کەواتە ئەم پەیامە گرنگە چۆن بخوێنرێتەوە خۆی ئەوەی کە گرنگە ئێوە دەبینن مەسەن هەوڵێک هەیە بۆ نمونە لە باکووری کوردستان بۆ ئەوەی کە دیالۆگ لەگەڵ کورد بکرێت کێشەی کورد لەو وڵاتە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت ئەلبەتە جەنابی سەرۆک لە 2012 خۆی دەستپەشخەری کردووە بۆ ئەوەی کە ئەو دۆزە یاخود ئەو دۆسەیە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێ و هەوڵەکانشی تا ڕادێک ئەمڕۆ بە شێوەیەکی ئاشکراتر قسەی لەسەر دەکات دەبینیت بەسەر کەسێکی وەکو دەوڵەت باخچەلی کە سەر بە با بڵێن ڕەوتی نەتەوە پەرستەکانە یاخۆ نەتەوەییە ئەمڕۆ خۆی ئەو پرسیارە دەکاتە ڕووکە بەسەرەن چۆن بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین وە کورد لەگەڵ تورکا لە وڵاتە پێکەوە هەڵ بکەن ئەوەی تریان کە وەکو چۆنەڵێت هەرێمی کوردستان مۆدلێکی سەرکەوتوو بووە لە ناوچەکەی توانیوێتی بە شێوەیەک پارێزەری ئاسەقامبیگیری بێت چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ بۆ عێراقش
ڕۆڵی میانگێڕی گێڕاوە بۆ ئەوەی کە عێراق دوور بێت لە ئاشوب بوو لەو هەڕەشانەی کە خۆتان دەزانن لە ماوەی ڕابردووە هەڕەشەکان بەڕێز فواد حوسێن ئاماژەی پێی کرد کە گەیشتۆتە دەستی بەغدا بۆ ئەوەی کە ئەگەر بێت و ڕێگری نەکرێت لەو فەسایلانەی کە لە دەرەوەی یاسان ئەو وڵاتە وەڵامی خۆی دەبێت و سکاڵای خۆی و تۆمار کردو لە ئەنجومەنی ئاسایش هەموو ئەمانە جەنابی سەرۆک وەکو بابەتێک خستوێتی ڕوو بۆ ئەوەی کە عێراقش لە ئاشوب و جەنگ بپارێزرێەوە لە هەمان کاتیشە کورد بتوانێت بە مافەکانی خۆی بگات لە ڕێگەی ئاشتیانە بەو شێوەیە کە وڵاتانش ڕێز لە نەتەوەیەک بگرن کە قوارەکەی زیاتر لە 7 میلیۆنە بەڵێ هەڵبەتە وتیشی کە پرسی کورد جیاوازە لە پارچەی بۆ پارچەکرد ناکرێت فۆتۆکۆپی بکرێت دوێنێش کاژمێر سەی دوای نیوەڕۆ خۆم ڕۆماڵم کرد سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش دیبەیتێکی تایبەتە بوو لە چارچۆی مێپستا زیاتر باسی پرس و پێشاتە هەندووکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەی کرد سەرنجیت و لەسەر پەیامێ پایامەکەی جەنابیان زۆر ڕوون و ئاشکرایە کە ئێمە لە ناو هاوچێشەکانی ئەم ناوچەیە چ ڕۆڵێک دەگێڕین بە دڵنیایەوە ئێمە لەگەڵ سەقامگیرین لەگەڵ ئەوەی کەن ئاشتی بەردەوام لەم ناوچەیە هەبێ و پێکەوە ژیانی ئاشتیانە دەبێ پارێزراو بێ و بەدەرهەوە ئەو بابەتانەی کە پەیوەندە بە دادپەروەری کۆمەڵایەتی و لە هەمان کاتیشە ڕۆڵی ئافرەت کە دەبێت زۆر بەرجەستە بێت و هەرێمی کوردستان هەوڵی بەرچاوی داوە لەو بوارەوە وەگەر بەراورد بکرێت بە ناوچەکەشە نمونەیەکی زۆر ئەرێنیە بەدەرلەوە باس لەوە کرا کە ئایا مەسەرن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە گۆڕانی سەرکردەکانی چی ڕۆدات ئێمە وەکو هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ ئیدارەکانەکەین هەر کەسێک کە بێتە سەردەسەڵات بەو شێوەیەش کە پەیوەندێکی زۆر باش هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێمە زۆر شتی هاوبەشمان هەیە کە دەتوانین پێکەوە بەرزیان بکەنەوە یەکێک لەو بابەتانە بەرەنگاربوونەوەی تێرۆرە کە هەرێمی کوردستان لە ڕێگەی هێزی پێشمەرگەوە بەشداریەکی کارای هەبووە بۆ بەرگریکردن لە مرۆڤایەتی ئەمانە هەموو ئەو بابەتانن کە جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی پێی کرد و ئەڵبەتە سەبارەت بە بابەتە ناوخۆیەکان کەم پرسیاری لێکرا بۆ ئەوی کە وەڵامی بداتەوە بەڵام بە دڵنیاییەوە جەنابیان لەگەڵەوەیە کە حکوومەت زوو کارا بکرێتەوە بەوەی کە پەرلەماندا بمەزرێت و لە هەمان کاتیشە کابینەی دکتۆرەمەژ ڕۆژنامەنووسەی کە دیداری لەگەل سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی کرد ڕۆژنامەنووسێکی بە ناوبانگی ئەمریکیە پێشتر لەگەل ڤڵادیمیر پوتین کردبوو لەگەل شێوەرمەندی ئەڵمانیا کردبوو لەگەل شای ئوردن کردبوو لەگەل زۆر بەرپرسانی ناوچەکە و جیهانی کردبوو یعنی زیاتر وەکو سەرکردەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەعامل لەگەل سەرۆکی حکوومەتی دەکرد زیاتر پرسە هەندووکیای گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا زۆر جار ئەپەریەهی جیهانیش بوو نمونایە چین و ئەمریکا ئەمە چۆن نەبینی ئەم شێوە دیدارە خۆی ئەم شێوە دیدارە گرنگی خۆی هەیە بۆ دەرەوە بۆ جیهانی دەرەوە کە کەسایەتیەکی زۆر ناودار بێت لەگەڵ تا چاوپێکەوتن ئەنجام بدات چکە ئەلبەتە ئەگوازرێتەوە چکە و بەڕێزش فۆلۆوەری خۆی هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە چاویان لەسەر ئەو بابەتانەیە کە پێشکەشی دەکات وەڵامەکانی جەنابی سەرۆکی حکوومەت زۆر ڕاشکاوانە بوو و زۆر بە شێوەیەکی دیبلۆماتکارانە دایەوە کە بەو مەبەستەی کە نمایشی بکە کە هەرێمی کوردستان ئەمڕۆ لەم ناوچەیە هاوسەنگی دەپارێزێت و وڵاتێکە یاخود قوارەیەکە کە هەوڵی ئەوادا سەقامگیری بە بەردەوامی هەبێت ئاشتی بەردەوامی هەبێت و لە هەمان کاتیشە لەگەڵ ئەوەیە نییە کە لەلایەن دەرەکیەوە دیکتە بکرێت وەکەوەی کە مەسەن وڵاتانی هەرێمی یاخود نێودەوڵەتی پێی بڵێن ئەمە بکەیە ئەوە بکە بەڵکو بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەوڵاتیانی کوردستان بۆتە چەقی مەبەست و لە هەمان کاتیشە هەوڵ بۆ ئەوە دەدرێت کە قوارەی هەرێمی کوردستان بە پارێزراوی بمێنێتەوە لە هەمان کاتیشە کار بۆ دیموکراسی بکرێت کار بۆ دادپەروەری بکرێت و کار بۆ بکرێت کە هاوڵاتی بوون بە مافەکانی خۆی بگات و خزمەتگوزاریەکی زۆر پێشکەش بکرێت لە ڕێگەی حکوومەت تا دکتۆر ئەنی ئەنجامدانی کۆربەندێکی وا لە هەرێمی کوردستان بانگێشکردنی کەسی ئەکادیمیسیان کەسی سیاسی پسپۆر لەسەر ئاستی هەموو کشوەرەکانی جیهان بە تایبەتی ناوەندە ئەکادیمیە بەهێزەکان زانکۆ و بەناوبانگەکانی جیهان کە هەموو بێنە هەرێمی کوردستان ئەو پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان ببینن کەلتور و دابوونەریت و خەلکی ئێرە عورفی ئێرە کە هەرێمی کوردستان کەوتوتە ناوچەقی ناوچەیەکی ئاڵوزەوە ئەمە بخۆی تا چەند بۆ هەرێمی کوردستان بوو ناوبانگی هەرێمی کوردستان وەکو پشتگیریەک بە هەرێمی کوردستان دوای ئەم خەڵکە دەگەڕێنەوە شوێنی خۆیان گرنگە خۆی ئەو کۆڕبەندە سەکۆیەکە ئەڵبەتە بۆ ئاڵوگۆڕی ئەو بابەتانی کە جەنابەت ئاماژەت پێی کرد چ لە ڕووی ئەکادیمی چ لە ڕووی دیبلۆماسی چ لە ڕووی سیاسی چکە بڕیار بەدەستیش چ لە عێراق و لە ناوچەکە هاتوون لەوێ قسەی خۆیان کردووە و ئەمەش وای لێ دەکات کە نمایش بکرێت کە هەرێمی کوردستان لە ڕووی
با بڵێن ئاستی دیبلۆماسیەوە ئاستی سیاسیەوە چەندێک پوخت بووە بۆ ئەوەی کە ببێت بە قوارەیەکی زۆر بەهێز و بکەرێکی بەتوانە لە ناوچەکە لە هەمان کاتیشە ئەم سەکۆیە دەتوانێت وەکو چۆنەڵێت لۆبیەک بێ بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە وڵاتانی دەرەوە بۆ نمونە ئێمە دۆستانمان هەیە کە تەماشای هەرێمی کوردستانەکەن تا چەند مەسەرەن ئەو حکومڕانەی کە لێرەیە ڕنگدانەوەی کۆمەڵگەکەی خۆیەتی ئەو حکومڕانەی کە لێرەیە شەرعیەتی هەیە و منطقی بیرەکاتەوە هەوڵەدات بۆ ئەوەی کە وەکو چۆنەڵێت لە ناو ناوچەکەی ئێرەیە ئاشتی پارێزراو بێت و لە هەمان کاتیشە ئاسایش پارێزراو بێت چکە کۆڕبەندەکە هەر بۆ ئەو دوومەبەستە سەرەکیە دەبەسترێت و ساڵانەش خۆی نوێ دەکاتەوە بەڵێن. ولی کەواتە خۆ دەزانانی ئەو کۆربەندانە لە سەراستی جیهان زۆر گرنگن بۆ نمونە داڤوس هەیە میونخ هەیە ئەوەی دوبەی هەیە ئەوەی مەنامە هەیە ئاسایشی ناوچەکە ئەوەی دهۆکیش هەیە هی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر جار ئەکرێت دەرئەنجامی ئەو کۆربەندانە بکرێتە نەخشە ڕێگا بۆ چونیەتی ئیشکردن لەسەر لەلایەن سیاسیەکانەوە کەواتە ئەمە بخۆی تا چەند گرنگی خۆی هەیە گرنگەکەی لەوانەیە ئێستا لە سەرئاستی لۆکاڵی وابیری لێ نەکرێتەوە کە گرنگە زۆرش گرنگە بەڵام خۆ جەنابتان ئاماژەتان بە داڤۆس کرد کە کاتی خۆی کە کلاوس شواب لە هەفتاکانی سەدەی ڕابردوو کاری لەسەر ئەو کۆڕبەندە کرد هی داڤوس یعنی ژمارێکی زۆر کەم بەشداریان لەوێ دەکردووە بابەتەکە ئەوەندە جیهانی نەبوو ئێستا بووە بە شتێکی زۆر جیهانی کۆڕبەندی ئاسایش کە لە میونخ دەکرێت بۆ نمونە ئەوەش لە سەرەتایە زۆر کەم گرێدرا بوو بە وڵاتانی ناتۆ ئەمانەوە بەڵام ئێستا فراوانتر بووە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە مای خۆشحاڵی و شانازیە بۆ من وەکو تاکێکی کورد ئەوەیە کە ئەم کۆڕبەندە بە دڵنیاییەوە لە دوودایی داهاتووە دەبێت بە شتێکی جیهانی لەوانەیە ڕۆژنامەکانی جیهان ئەم بابەتە بگوازنەوە لەبەر ئەوەی گرنگی خۆی دەبێت تا دێ ئاستی ئەو زانکۆیانی کە بەشداری دەکەن ئێمە باس لە زانکۆ بەناوبانگەکانی ئەمریکا و بریتانیا دەکەین لە مەسەن هارڤاردی تایە ئۆکسفۆردی تایە کامبریجی تایە و کۆمەڵێک زانایان لە تەنانەت لە چینەوە لە وڵاتانی تری رووسیاوە دێن بەشداری تیا دەکەن و ئەمە وای لێ دەکات کە بڵین هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ناو نەخشەی دیبلۆماسی نێودەوڵەتیشە جێپەی خۆی کردوێتەوە و دەتوانێت هەنگاوی زۆر باش بەرەو پێشەوە ببات ئەکادیمیانی ئێمەش کەمترنی لە خەڵکانی تر وە سەبارەت بە بابەتی کە دەوڵەتداری چۆن بەڕێوە دەچێت وە گەشە بێدان چۆن بەڕێوە دەچێت وە لە هەمان کاتیشە پرسی ژینگە یەکێکە لەو بابەتانەی کە گرنگی خۆی هەیە بۆ کەش و هەوایەکێکە لەو بابەتانە ئەمانە هەمووی لەوێت دیبیت دەکرێن بۆیە ئەو سەکۆیە گرنگە بۆ ئاڵوگۆڕی زانیاریەکان پێدانی دکتۆر هەڵبەتە هەر 5 مپس بە سپۆنسەری مەدیای کوردستان 24 بەڕێوە چوون ینی ئەوەی کە تێبینیمان کرد هەر هەمووی بگومان پانێلەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بوو بۆ بینەرمان گواستنەوە زۆرترین بینەر هەبوو حتا لە سوشال میدیا بگرە حتا لەڕێی تەلەڤیزیۆنیشە بگە کاریگەری میدیا بۆ تەشویقکردن و تەرویجکردنی ئەم جۆرە کۆربەندانە بە دڵنیاییەوە میدیا ئەمڕۆ زمانی هاوچەرخی جیهانە میدیا توانیوێتی لە ڕێگای بە دیجیتالکردنی خۆیەوە کۆمەڵگەیەکی فراوان وەکو بینەر وەکو ئەوەی بیسەر بۆ خۆی ڕابکێشێت و ئەوەی کە ڕووماڵکردنی مپس بۆ نمونە لەلایەن میدیای K24ەوە سەرکەوتنی زۆر باشی بەدەستهێنا من لەوێ خۆم ئامادە بووم کە بینیم چۆن لەگەڵ ئەو کەسانەی کە زانان یاخۆد ئەو کەسانی کە پسپۆرمەندن لە بواری خۆیان یاخۆت هەر بڕیار بەدەستێش بۆ نمونە چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز ئەحمەد داود ئۆغڵو و پەیامی ئەو بۆ ئەم ناوچەیە چییە چۆن ئەتوانێت مەسەلەن ئەو پرۆژەی کە خۆی هەیەی وەکو ئەکادیمیسیانێک بیگەێنێ بە کۆمەڵانی خەڵک لە ڕێگای میدیای ئێوە گوازراوەتەوە ئەمەش هەنگاوێکی زۆر باشی نیشتیمانی ئەگەر بێتە سەرڕاستی بەو مەبەستەی کە ئێمە بتوانین لە ڕێگای میدیاوە لۆبیەکی زۆر باش بۆ هەرێمی کوردستان بکەین و دوجارش هەرێمی کوردستان سەردەست بێت لە ئەو بوارانەی کە پەیوەندی هەیە بە دیبلۆماسیەت و بە لایەنی سیاسی و ئابووری شەوە ئەگەر بێتە سەرڕاستی. برێز دکتۆر سامان سۆرانی شێرمەندی کاروبارین سیاسی دیبلۆماسی لە فەرمانگا پەیوەندی دەربا حکوومەت هەرێمی دکتۆر گەلێک سوپاس زۆر سپاس وایەوەش زۆر سەرکەوتن.